بەندە ناوم سەی ئیبراهیمە، مەشهورم بە سەی ئیبراهیم سەخەزی، متەوەلیدی 1327م، دانیشتووی شاری سەخەزم لە دێی حاجیلەک لە شوێنی مەجیدخان لەدایک بووم. لە ساڵی 41 هاتوومە سەخەز. ئەوەڵی بیلە ئەوەڵ فەقێ بووم، لە سەردەش بووم، لەوێ تووشی ئەو بەزمە بوو. لە دەیەک بوو بە ناوی شێوە ئیبراهیمە، لەوێ مەجلیسی ساباتی ئاغایان بوون. ئەمەش لەگەڵ مەلا ئەحمەدێک بوو، ئەلعان لە سولەیمانی دانیشتووی ساری سولەیمانیە، مەلای مزگەوتی گەورەیە. گەڕەلاوێژە بوو، کتیان کاک فەقێ وەرن شتێک دانیشن نهارەکەتان بکۆن. وەڵامیش کتیان گەڕەلاوێژە دەبێت گۆرانیەک بڵێن. مەلا ئەحمەد لە ڕووی هەڵنەدات، وەڵامیش دەنگم زۆر خۆش بوو، یەک دوو گۆرانی سەی عەلیزارم کورد دەنگم زۆر ڕەسا بوو. کتیان وەڵام مامۆستا نابێ بڕۆنەوە، دەبێت لێرە بن، دەبێت لێرە بن. وەڵام ماینەوە بیلاخەرە ئەو دوو سێ ڕۆژە دوایە دەسماڵێکیان داخست، پێمە 50-60 تمەنێک بوو، تمەنی ئاسن بوو، ئاوە تمەنی. وەڵام کتم وەڵاهی پیاوە بۆ تۆ مامۆستا، کەوتمە گۆرانی ئەوە فێری ئەوەی تێدایە. وەڵاهی من تەشتی ئەو فەقێتی دەکەم، وەڵاهی دی لێوەوە وردە هاتمە سەردەش لای سەی عەلی سەردەشت و لەوێشەوە هاتمە مەهابات و لەوێشەوە هاتمە بۆکان و لەوێشەوە ساڵی 41 هاتمە سەخەز لە دوکانی کاک ڕەحمانی کەیانی. کاک حەسەن زیرێک لێوێ دانیشت بوون، نەمناسی. ڕەحمانی کەیانی بە ڕەحمەت بێ کتی وەک کاک حەسەن زیرێک گوای کرد داچڵەکان. کتی خەڵکی کوێ؟ کتم وەڵا کا حەسەن خەڵکی حاجیلێکم. کتی دێی عەلی خەندان؟ کتم باڵا ئەرێ وەڵا. یا خوا بەخێری. کتی چ دەکەی؟ کتم وەڵا زەرب لێدەم و گۆرانی دەڵێم. کتی دەزانی؟ کتم ئەرێ وەڵا. کتی دادەی بۆ چۆکە ماوە شتێکم بۆ لێدا، ئەوە بۆم لێدا. و کتی زۆر باشە، ئەو شۆ میوانی منی 200 تمەنیان داومەتەی حەمەی خارابی لە چوارای سەخەز. 50 تمەنی بۆ تۆ، 50 تمەنی بۆ شەهدا بوو، 150 تمەنیش بۆ خۆم. تم باشە، وەڵای دیلەوە فێری گۆرانەی بووم. لەگەڵ عەبەدەرژێ بووم، لەگەڵ عەلی خەندان بووم، لەگەڵ مەلا حسێن بووم، لەگەڵ شوزانم زۆر گۆرانی بێجەکان، لەگەڵ کاک برایمی خادری سڵاوی لێ بێ لەعان نەخۆشە ڕێزم بۆی هەیە. من کاک برایمی خادری بە ناوی باوک دەناسم. هەر سەربڕینم و لە حەدی خۆی کە تێپەڕکە، حەقی پاچی نەدارێک بۆ نەماوێتر کەسێ بەرکە. سنوڕی خۆی دەپارێزن بەڕێزن بێخەمە شادن، برۆ برژان دەبینی وا لە تیغ و قەیچی ئازادن. کەسێک دەستی درێژکە خۆشە پەلپەر بێ، کەسێک لاقی بەخوا دانات خۆشە دوو بە دوو شەر بێ. کەسێک کات و تەجاوەزکە نەزانی حەدی خۆی تەمە، هەزار ئەوەندە گەورە بێ بزانە شێتە کەمفەمە. شەوێک دانیشتە بووین هەر لە سەقەس، ڕادوێ گۆرانێکی سەبری حەسەن زیرێکی بە ڕەحمەت بێ دەکوت. کتم کا حەسەن توخوا شەوێ وەختی خەوتن بوو، هەری بوو نان و پەنیرمان دەخوارد بێ ئێوە ناخۆش. ئەو چۆن بوو؟ کتی ئەوڵا هەستا سەر پێ و کتی ئەوە مەغمەسەی زۆرە ئەم سەبریە. کتم چۆن کا حەسەن؟ کتی ئەو سەبریە ڕۆژێک ئەمن حەماڵیم دەکرد لە بەغدا، لە منتیقەی تۆپەکەلا شوێنێک بوو سەرە خواریش بوو،
گاریەکم بەدەستە بوو گاریەکە تەگەری ماشینی تێدا بوونێ دوودانە دەستی هەیە عیدەیەک لە عەرەب هاتن تیان ئەوە سایلانەمان بۆ هەڵگرا وتیوە سایلەکانم بۆ هەڵگرتن ئەمیش کۆلە بووم بۆ شێوە قودرەتم بەسەر ئەو گاریە پێ زۆرانە وەڵا هەڵم گرت و سەرە خوارەکە گاریەکە وا بوو هەڵی گرتم لاقم هەروایەکە بەسەر گاریەکەوە تی هەڵم گرت بڵێ ئەگە خۆیدا بە ماشێنێک ئەو دوو دەستکەی لە ماشێنەکە چۆ ژووری لە باغاڵی شیشەکانەوە وەڵی زۆریان لێدام کتی ئەوەندیان لێدام بێهۆشیان کردم ئەو ئێسخەی ئێرەم ئەو ئێسخەی ئێرەم هاتە دەرێ تێگە تەماشام کرد ڕۆژی هەینی بوو نازام جوعمە بوو هەینی ینی جوعمە نازانم تی لە بیمارستانێک بەناوی بیمارستانی ئەڕەشید لە بەغدا ئەو کوتی ئەڕەشید نازام جا هەیە ئەڕەشیدای ئەڕەشید نازام وای کرد بەڕەحمەت بێ کوتی ڕۆژ جوعمە بوو کەوتم گریان زۆر گریام هیچ کەسێکم نەدەناسی کەس نەبوو بڵم مەرحەبا بڵم کی ژێ کات پەرستارێک هات کوتی کوردی بۆ جواب نادەوێت کوتی نەمدەزانی کوتی عەرەبی مرد و مرێ بۆ قسە ناکەی عەرەبی بە عەرەبی تێخۆڕین بە تورکمانی تورکمانی تورکی ئەوم نەدەزانی تورکی خۆمان نەدەزانی ئەوان نەدەزانی کوتم وەڵڵا کوردم کوتی ئەی مرد و مری بۆ قسە ناکەی خۆمیش کوردم کوتی مەترسە خوشکی خۆت چاکت دەکاتەوە زۆر گریام زۆر ئێحساسی غەریبیم کرد کەس نەبوو مەرحەبای بکەمەوە بیلاخەرە تی 15 شەو لەوێ بووم چاک بوومەوە 20 شەو لەوێ بچاک بوومەوە کوتی هەستامەوە کوتمە تۆ نێوت چییە کوتی نێوم سەبری خانە کوتم سەبری خان کوتی بەڵێ من شەرت بێ وار جاویدان کەم هەتا ڕۆژی قیامەت نیوت بمێنێ کوتی تۆ چکارەیە کوتی ئەمن حەسەن زیرەکم پێ دەڵێن تازە نێویان ناوم حەسەن زیرەک دەنا هەر حەسەن بووم گوێ لە ڕادیۆکەش دوشری وڵات چۆمەگە چوم عەلی مەردان وانەمە لێ بوون و ئەحمەد شێخاڵی و نازانم ئیدێکی زۆری لێ بوو کوتم ئەو سەبریم کورد سەبری گیان هەستە بەیانە حازر بە بووە خەستەخانە بیمار حاڵیان پەرێشانە دەرمانیان کە بۆ پەنجە ئەگە هاتمە سەخەز لە ماڵە برایم بەک بووم خوا ئەفریکانە ماوە پیاوی چاک بوو جا شایی سورەیا خانم بوو سورەیا خانم کچی دامان بە کاکە ڕەسوڵێک بوو ڕانندەی ئۆتۆبوس ئەو دەم ئۆتۆبوس و شەنە ماشێنی گەورە بوو کوڕی ماڵە مینەخان بوو لەگەڵ حەسەن زیرەک لە شایەکەی ئەویش بووین ئەوڵای سنجان بوو ئەبە دەرژێ بوو هاتم بۆ شایەکەیان 4-5 ڕۆژ شەوگەڕ بوو ئەو دەم شەوچرایان پێدەکوت شەوگەڕ بوو جا ڕۆژی جوعمەکە بووکمان برد لە ماڵە برایم بەک کاکاغای ئینجیجە لە بۆکان دانیشتبوون دیوە بۆ 3-4 بوو بە تارێکەوە من گۆرانێک بکوت حەسەن زیرەک بە ڕەحمەت بێت دەنگێکی ماڵت بە قوڕنەجی لەسەر برایم بۆ دەنگن جا من دەنگم ئەوەندە ڕەسا بوو لەگەڵ هەموو گۆرانی بێژەکان بوو لەگەڵ مەسەلەن ئەوکە نەوارمانەیە لەگەڵ کاک محەممەدی ماملێ نەوارش خۆشمانێ 3 ساعاتە ئەوە لە ماڵە نژاد بەژی لەو دیوە لە هەولێرە لەگەڵ ئەوڵای سنجان لەگەڵ کاک برایمی قادری لەگەڵ عەلی گەڵانی لەگەڵ قادر مامەندی لەگەڵ ناسری ڕەزازی لە سنا زۆرمان نەوار هەیە پێکەوە لە ماڵی خەلیلی چاردەبرا زانم ئەوانە هەیە مەسەلەن لێرە لەگەڵ ناسر شایەک بوو شایی کاک بەهای مەعاونی شایی بەهای کوڕی کە عەباسی مەعاونی ئێمە پێکەوە بووین شوێ دانی ڕۆژە 2 ڕۆژ پێکەوە بووین بەو شێوە
مثلا زۆر شت لە سەقز دەزراوە، مثلا ئامۆزا دەزراوە، مثلا کاولەی بادینان دەزراوە، شتەکانیان تێکەڵ کردووە، مثلا ئەو پاییزە لە من درەنگە لە تۆ زەردەبوو سوورگوڵ سوور دەبوون لیمۆ، مثلا ئەو ئامۆزایە حەسەن زیرەک ئەویش بردوێتی دزیوێتی بە شێوەی شکێک تۆ ماملێش بە شێوەی شکتۆ بزانە ئای لە گوڵان و لە گوڵانێ بکۆی لابم لە گوڵی یاخاوێ ئەو ئەسلی ئامۆزای سەقزە. مثلا ماملێک تۆ داوەتێ دەگەڕێ وەرێ باو کاکەم ئای لە دانگەی ماڵین وایە سەن کاولەی بادنێ زا ئەگەر پاتۆڵ و کەواکەی لێک نەبێ نابێ ئەو کاولەی بادینانە دەبێت شێعرەکانی خۆی بێ، ئەو ئامۆزا شێعرەکانی خۆی بێ. مثلا سەوزەی هەمزەوەک کەس نەیتو گۆرانی فەیزوڵڵا بەجێ مەتیقی سەقزە ئای لزمەتەوەی ئۆی سەوبای ئەرە پەنجەدەی هاوەخوێن ئەمانەی دەرجیە هەمێزەوەی ئەوە سەوزەی هەمزەبەگی ئەسی شاری سەقزە. بەرەحمەتی مامۆستا حەسەن زیرەکی ئەتۆ بۆ خۆ دەگە کارت بوو پچۆ مانای تۆ نابم ئەگە منیش کارم بوو وەرە لەگەڵم بتم باشە ئەمیش بە خۆمە دەستێک من پێکەوەم نەنا ئەوان لێرە بوون بووم بە ڕەفیقی ئەوان من بووم بە ڕەفیقی ئەوان کە حەمەدەمینێک بوو حەمەدەمینی سوزەنیان پێدەکوت زۆر پیاوە باش بوو خوا ئەفریقا نەماوە پێڵاوی غەریبیم لە ماڵی ئەوان کردەوە کە حەمەدەمین زۆر پیاوی چاک بوو نەماوە ڕفیقێکی بوو کاک ئەحمەدی ساڵحی خەرچی ئەو ئارە بۆ غڵۆ بوو ئەویش نەماوە ڕەحمەت لە قەبرەکەی کاکە حەمەدەمینێک بوو حەمەدەمینی قارەمانیان پێدەکوت خەرچی ئەو ساڵ حاوایە بوو نەماوە ئەوش پیاوی چاک بووم زام لەگەڵ ئەوان لە جازار کاکە عەبدوڵای سابێک بوو بە ناوی ئەبەی عەلی سبور مەشهور بوو ئەمە پیان دەکوت عەبدوڵای ئێحتسابی ئەویش نەماوە لەگەڵ ئەوان زۆرتر کارەکەم دەکرد ئەگە کە حەسەنیش کاری بەم دەچوم بۆ لای ئەوان یان کە حسێن پێکەوە زۆر جار دەچوین بۆ مەتیقەی بانەحسێنی شۆخکەمان بۆ ئەفریقا لەگەڵ ئەو دوو بە دوو من و کاک حسێنی والیدی لێرە هەشتێکمان دەچوین بۆ ئەوێ. خاسەکە و تووشیە کتومە من مەسەلەن چاوپێڵەی پەرمەی ئەوە ئەسی لەو دەروێشانم کتومە مەسەلەن ڕاوچی گۆرانی خۆمە مەسەلەن سینە مەرمەر گۆرانی خۆمە ئەلبەت هەورامی ئەوانە کردومە مەسەلەن ئەو شاری سەقزە گۆرانی ئەسڵی ئازەریەوە مەسەلەن حەسەن زیرەک بەڕەحمەت بێ کوتی شاری شنۆ ئەمە کتومە شاری سەقز شاری سەقز ساحێب چیوە ئایا من ئەزانەوە تورکی ئەستەکە تورکیە جامە کردومە بە شاری سەقز پێم خۆش بوو هەمیشە شارەکەی خۆم جاویدان بێ سڵاو لە سەقز سڵاو لە خاک و خۆڕی سەقز سڵاو لە دار و بەردی سەقز شاری سەقز ساحێب دەشتە ئایا ئابوو خاچی وەک بەهەشتە من مڕۆیە هەر چەم جوایە